ئەو ڕووداوانی کە لە 16 ئۆکتۆبەر و دوای 16 ئۆکتۆبەر ڕوویداوە کە عازیێت بە خەڵک گەشتووە لە هەموو بوارەکانەوە زەرورزیانێکی زۆریان پێگەشتووە لە ڕووی مادی و معنەوی و ڕۆحی و قوربانیەکی زۆر درراوە. ئێمە هەر بەڵێنماندا کە ئێمە وەکو نوێنەرانی خەڵکی شاری کەرکووک و ئەنجومەنی پارێزگای کەرکووک و ئەو بەڕێزانی کە لەگەڵ میشان ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەم بابەتە ئەبێ سکاڵای لەسەر تۆمار بکردرێ و هەر هاوڵاتیەک عازیێتی پێگەشتووە لە ڕێگای پارێزەرانەوە بتوانێت سکاڵاکەی خۆی بگەێنێتە دام و دەستگا فەرمیەکانی حکوومەتی ئیتیحادی بۆی ئەم حاڵەتە ئاوا تێپەڕ نەبێ مرورکیرام و ئەو خەڵکانی کە زیانیان پێگەشتووە داوای مافەکانی خۆیان بکەن و مافەکانیشیان بۆ بگەڕێتەوە. سوپاسی سندیکای پارێزەرانی کوردستان دەکەین کە بەڕاستی بەدەمانەوە هاتن بە فعلی کە پارێزەری خۆبەخش ئامادە بکەن و هەتا سکاڵای هاوڵاتیان وەربگیرێ و لە هەمان کاتە سکاڵەکانیان بۆ تۆمار بکەین و پاشانش دوای داوای قەرەبووی یاسایان بۆ بکەین لە هەموو پارێزگاکانی کوردستانە و لەگەڵ ئەنجومەنی دادوەریدا قسە کراوە کە لە سەرجەم دادگاکانی لێکۆڵینەوە لە هەرێمی کوردستاندا داوا تۆمار بکرێت کە هاوکاریان بکەن و لەگەڵ وەزارەتی ناوخۆی بەڕێزا قسە کراوە کە سەرجەم مەراکیزەکانی کوردستان هاوکار بن بۆ وەرگرتنی کەیسی سکاڵاکردن. سوپاسی هەموو ئەو هاوڕێ پارێزەر و دادوەرە بەڕێزانە کە هاوکارمان بوون بۆ بەردەوام بن و ئێمە بەردەوام دەبین و کۆڵ نادەین